سام زۆر سوپاسە دەکەم بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. Thank you so much, Balan. زۆر سپاس بڵێن خۆشحاڵم کە لێرم. بە پرسیاری یەکەم لە کێشەکانی عێراقەوە دەست پێ بکەین. لە ساڵی 2023ەوە کە عێراق ڕزگار کرا لە دەستی دیکتاتۆریەت، ئەو عێراقە نەبوو کە عێراقیەکان خۆیان خەونیان پێوە دەبینی، بەڵکو ڕوبەڕووی کۆمەڵی کێشە و گرفت و قەیران و ئاڵۆزی ئێجگار زۆر و قۆڵی شاتنەوە. بۆ چ شتێک هەڵە بوو؟ Well, Balan, I think you know that Iraq is a very complicated society. پێم وایە دەزانیت عێراق بریتە لە کۆمەڵگەیەکی ئالۆز. دڵنیاش نیم لەوەی ئایا پلان و بەرنمەیان هەبن بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەو هەموو ئالۆزیانەدا. لەگەڵ لادانی دەسەڵاتی نێوەند لە بەغدا زۆر کێشەی تریش سەریان هەڵدا. ئەو کێشانە لە سەروەختی سەدام حوسیندا هەبوون. قەیرانی ئاینزایی وڵاتەکە پێش سەدام و لە کاتی سەدامیشدا هەبووە، کێشەی تیرەکانیش بە هەمان شێوە. جیهادیە سەلەفیەکانیش بەر لە سەدام و کاتی سەدام و دوای دیکتاتۆریش هەر هەبوون. ئەلبەت بەبێ حکومەتێکی نێوەندی بەهێز و بەبێ بوونی دەستگا تایبەتەکانی هەواڵگیری و هێزێکی تۆکمەی پۆلیس و بەبێ بوونی حکومەتە خۆجێیەکان، ئەو دیاردانە ئازادانە کەوتنە خۆنواندن. ئەو دیاردە و بیرکردنەوانە گۆڕانیان بەسەردا هاتوو بوون بەکار. بەڕاستی پێت بڵێم پێدەچێت تێگەیشتێکی گونجاومان نەبوو بێت بۆ ئەوەی ئایا لە پاش ڕووخاندنی دەسەڵاتی ناوەند چی ڕوودەدات. ئەوە تا ئەوەی ئێستا دەیبینین، چونکە ئێمە ئەو جۆرە ئاڵۆزیانەمان بەهێند وەرنەگرت. بۆیە نەمانتوانی سۆز و بیرکردنەوەی عێراقیە ئاساییەکان بەدەستبێنین. نەمانتوانی متمانە لای سەرۆکەکانی عەشرەتەکان دروست بکەین بۆ هێنانە ئارایی ئارامی و درێژەدان بە سەقامگیری. ئەمە بێگومان بەشێکی ئەو هەڵانە لە ئەستۆی ئێمەشە. چۆن؟ Well, Iraqi culture is دەزانی چۆن؟ کولتوری عێراق زۆر جۆرا و جۆر و تێکەڵە. بەها هەن، هەڵوێستی باشیش هەن، بەهاکان لە سەر و هەموو شتێکەوەن. ئەمەش لای من شتێکی گەورەیە. بەڵام بەڕاستی پێتی بڵێم دڵنیا نیم لەوەی کار و ئەرکەکانی ئێمە لە عێراقدا بەو شێوەیە لێک درابنەوە بەداخەوە. دەزانی ناتوانم لە بری هەموو کەسێک گیان بە ناوی هەموو کەسێکەوە قسە بکەم، بەڵام هەر هیچ نەبێت دەزانم من بۆ لەوێ بووم وەک سەربازێک لە ساڵی 2003 بۆ 2004، دواتر لە 2005 بۆ 2006 و پاشتریش لە 2006ەوە تا 2008. 4 ساڵ لە عێراق بووم. مەبەستی لەوێبوونیشم بۆ ئەوە بوو شتی باش بکەم و وەک کەسێک هەرچیەکم لە دەست بێت بیکەم تا عێراق لەسەر پێی خۆی ڕابوەستێت و بەڕاستی زۆرێک لە خوشک و برا هاوکارەکانیشم هەر هەمان مەبەستیان بووە. بەڵام هەندێک لە هەڵەکانمان زۆر زیاتر دەنگ و ڕەنگیان هەبووە وەک لە خواستەکان و ئەمەش بەڕاستی پێتی بڵێم زۆر خراپ و ناخۆش بوو. وەکوچی ئەتوانی نمونەیەکم بدەیتێ لەسەرەوە؟ An example of some of the mistakes that we made. Yeah. Well, نمونە لەسەر ئەو هەڵانەی ئێمە کردومانن پێم وایە مەزەندەکردن و هەڵسەنگاندنمان نەبوو بۆ ئایندەی ڕێبەرانی عەشرەتەکان لە عێراق. پێم وایە پەیوەندیمان نەبووە و هەروەها لەوانەشە تێگەیشتنیشمان نەبوو بێت بۆ بەشداریکردنیان لە پرۆسە سیاسەکەدا. ئەمانش وەهایان کرد ئەو ڕێبەرانەی عەشرەتەکان زیاتر کراوە بن بۆ بیرۆکەی جیهادیانەی سەلەفیزم کە بە زمانێکی تایبەت بەوانەوە قسەیان لەگەڵ دەکردن و بە باشیش لێیان تێدەگەیشتن. ئەو ڕەفتار و ئاکارانەیان لەگەڵدا بەکاردەهێنان کە زۆربەی ڕێبەرانی عەشرەتەکان لی تێدەگەیشتن و هەروەها خەڵکی ئاسایی عێراقیش. ڕاستە جیهادیە سەلەفیەکان ئامانج و خواستێکی باشیان نەبووە، بەڵام بەدڵنیاییەوە لە ئێمە باشتر و گونجاوتر ڕەفتاریان لەگەڵ زۆربەی ڕێبەرانی عەشرەتەکان کرد و ڕایان کێشان بەلای خۆیاندا. They came perhaps with bad intentions, but they had better manners than we did for sure. لەمەدا مەبەستی ئەوەیە کە عەشرەتەکان هەم شیعە و هەم عەشرەتە سوننەکانیش. Well, I can't speak for... ناتوانم بڵێم ئەوەی باسی دەکەم باسکردنی هەموو عەشرەتەکانە. ئەو ناوچانەی لێی بووم بە گشتی ناوچەکانی عەرەبە سوننەکان بوون. دەزانی پێم وایە کە ئەمەش دۆسەیەکە. پێم وانییە لە ساڵی 2003دا کەم و کوڕیەک یان کەم تەرخەمیەک لە نێوان سەرکردە لەشکریەکان و ڕێبەرانی عەشرەتەکاندا هەبوو بێت. بەڵام ئەو کێشە و گرفتانەی باسم کردن باڵی کێشا بوو بەسەر ڕەوشەکەدا
هاوکاتی قۆناغی گواستنەوەی وڵاتەکە لە حکومەتێکی بەهێزی نێوەندیەوە بۆ وڵاتێک لە بەردەم شەڕێکی قورسی ناوخۆییدا کە ئێمە پێشبینیمان نەکردبوو. And I think we did not anticipate that civil war occurring at all. لەگەڵ ئەو شتانی کە بە هەڵەدا ڕۆیشتە بوون وەکو جەنابە داماژە و پێ کرد یعنی پێت وانە لێرەدا بەرپرسیارەتیەکی گەورە یا با بڵێم بەرپرسیارەتە هەرە گەورەکە لەسەر لە ئەستۆی ڕێبەرانی عێراق خۆیانە کە نەیانتوانیوە بتوانن وڵاتەکە بە شێوەیەکی گونجاو بەڕێوە بەرن لەگەڵ ئەو هەموو ئاڵۆزیەی کە تیایدایە. Well, it would be very arrogant of me to بەڕاستی بۆ من نابەجێ دەبێت لۆمەکە لە ئەستۆی هەر کەسێک بنێم تایبەت بەو ڕووداوانە کە لە دەرەوەی کۆنتترۆل و دەسەڵاتی تاکەکاندا بوون. بەڵام بڕوام بەوەیە تا عێراق هەنگاوی بەرەو پێش بنێت کە دەبێت ئەو هەنگاوانە بنێت ئەوە پێویستە تەواوی کێشەکانی وڵاتەکە کۆنتترۆل بکات و عێراقیەکان خۆیان خاوەنی چارەسەر بن بۆ گرفتەکانیان. چونکە هەر هەوڵێک لەلایەن هەر هێزێکی دەرەکیەوە بدرێت بەو شێوەیە لێک دەدرێتەوە کە نەخوازراوە و وەک دەستێوەردانێکی نەویستراویش لێی دەڕوانرێت. in the light of unwanted intervention. That's what I believe. لە وەڵامی پرسیارەکانی پێشوە ئەمەژۆ بە گرنگی ڕۆڵی عشرەتەکان کرد یا تیرەکان کرد لە عێراقدا و بە تایبەتی سونەکانیش. بۆچی گرنگە حکوومەتی عێراقی متمانەی ئەو عشرەتانە بەدەست بێنێ ینی گرنگیەکە لە چیدایە؟ Those tribes will always be there in Iraq. ئەو عشرەتانی عێراق هەمیشە لەوێ بوون و ئامادەیان هەبووە. ڕێبەرانی عشرەتەکان خاوەنی کاریگەری بێ ئەندازەی خۆیانن لە ناو عێراقدا و ئاستی ئەو کاریگەریەش کەوتۆتە سەر هێز و توانایی حکومەتی خۆجێیی و هەروەها نێوەندیش. هەرچەندێک هێز و دەسەڵاتی ئەو لایەنانە زیاتر بن هێندە کاریگەری عشرەت و تیرەکان کەمتر دەبن. ئەگەر بە پێچەوانەشەوە بوو ئەوە ناسنامەکانی تیرە و عشرەت گەرایی بەهێزتر دەبن. ئەم ناسنامانش شوێن و پێگەی خۆیان هەن لە کولتوری عێراقدا و یاسا و ڕێساکانیانیش بەرز ڕاگیراون. بەڵێ گرنگە بۆ حکومەتی عێراق بە تێپەڕبوونی کات متمانەی عشرەتەکان بەدەستبێنێت و ئەمەش کاتێکی زۆری دەوێت و هەرکە ئەمەش کرا ئەوە عشرەتەکان ڕۆڵێکی ئەرێنیان دەبێت لە پرۆسەی سیاسی وڵاتەکەدا. Influence on the creation and maintenance of a strong and benevolent Iraqi state. بەڵام هێندەی ئەوەی کە من ئاگادار ینی زۆرێک لە ڕێبەرانی نوێی عێراق جەخت لەوە دەکەنەوە کە نابێ عێراق وڵاتێک بێت لەسەر بنچینەی تیرەگەرایی یا عشرەتگەرایی لێرەدا چۆن. Well, I think پێم وایە سەرچاوی ئەو بیرۆکەیە دروستە. ئەو بیرۆکەیی داوا دەکات کە دەوڵەتی عێراق نوێنەرایەتی هەموو هاوڵاتیەکانی بکات. ئەمە بیرۆکەیەکی ڕاست و دروستە. بەڵام زۆر زەحمەتە. وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بدۆزیتەوە وەزارەتێکی تایبەتی نەبێت بۆ کاروباری عشرەتەکان یان دەوڵەت خۆی پێداویستەکان و داواکانی ڕێبەرانی عشرەتەکان دابین نەکات. ئەمەش گرنگە بۆ حکومەتێک کە بخوازێت ئارامی و سەقامگیری بپارێزێت. پێ دوایە عێراق بەم هەموو ڕەوشەوە کە تیایدایەتی وەکو وڵاتێکی یەکپارچە بمێنێتەوە و دەوڵەتی عێراق بتوانێت سەر لە نوێ خۆی دروست بکاتەوە ببێتە عێراقێک بۆ هەموو گەلەکانی کە لەو خاکەدا دەژین. I certainly hope so. بە دڵنیاییەوە هیوادارم بتوانیت. هیواداریش شتێکی مەترسیدارە بە تایبەتی کە ئێستا لەسەر وەختێکی ئاڵۆزداین. زۆر کەس ڕوانینی جیاوازیان هەیە لەسەر ئەم دۆسیە و منیش بەڕێزەوە لیان دەڕوانم. ڕوانینی منیش وەک هاوڵاتیەکی ئەمریکایی کە 4 ساڵ لە عێراق بووم هیوادارم عێراق وەک وڵاتێکی یەکپارچە بمێنێتەوە و حکومەتی وڵاتەکەش بتوانێت پێداویستەکانی خەڵک دابین بکات و داواکانی خەڵکیش بەجێ بگەێنێت. هیواداریشم هەموو کەسێک بەو ئاراستەیەدا کار بکات. ئالتەرناتیڤ چییە ئەگەر هاتووی عێراق پارچە پارچە بووە سێ وڵات؟ ئایا سەقامگیریەکی گەورە دێتە ئاراوە یان نائارامی و ناسەقامگیریەکی زۆر؟ ئایا دەبێتە مایی دەستێوەردانی زیاتری دەرەکی یان کەمتر؟ ئەمانە بەشێکن لەو پرسیارە گرنگانی پێویستە لەلایەن ڕێبەرانی عێراقەوە بە وریاییەوە تاوتێ بکرێن و هەڵ سەنگاندنیان بۆ بکرێت. These are questions that have to be carefully considered by all leaders in Iraq, I think. ئەمە پەیامێکە بۆ کورد کە لە ئێستادا داوای جیابوونەوە یا سەربەخۆیی دەکا
هەرچەند لە داواکە بە فەرمی نییە بەڵام ئەو خواستە هەیە. Sure. And all of that depends upon the definition of what independence means. ئەمە هەمووی دەکەوێتە سەر ئەوەی چۆن پێناسەی سربەخۆیی دەکرێت. با باس لە دووشت بکەین. ئایا ئەو سربەخۆییە تەنها سربەخۆبوونە لە بەرامبەر حکومەتی نێوەندی عێراق؟ ئایا ئەوە هەنگاوێکی بەرچاوی بەرەو پێشچوونە؟ ئایا دەوڵەتێکی کوردی گەمارۆدراو بەبێ دەستڕاگەشتنی بە بەغدا یان بە بەسرا دەتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدات؟ ئایا ئەوە دەکرێت یاننا؟ ئەمانە ئەو پرسیار و کێشانن کە پێویستە ڕێبەرانی کورد و گەلی کورد وەڵامیان بدەنەوە و چارەسەریان بۆی هەبێت. ئایا میراتی ئەو کێشە و ناکۆکیە سیاسیانی ناو کۆمەڵگای کوردی دەتوانرێت چارەسەر بکرێن و بڕێوێنەوە لە کاتی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیدا؟ ئایا ئەو سربەخۆیی بە شوێنیدا دەگەڕین چارەسەرێکی کورتخایانە یان شتێکە دەبێت بۆ دەیان ساڵ کاری لەسەر بکرێت بە پلان و بەرنامەی وردەوە لەگەڵ پاراستنی ژینگەی برایەتیدا لە تەواوی عێراقدا؟ بەڕای من کورد بژارەی زۆری لەبەردەستدایە کە لەگەڵ سەرکردایەتێکی باش و لەگەڵ ژیریدا پێویستە ئامادەکاری هزری بۆ بکرێت تا ئەو هەنگاوە بنرێت. بژاری سێهەمیش هەیە بە بڕیاری ژیرانە و بایەخدان بە ئابوووریەکی جۆرە و جۆری تۆکمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا. بایەخدان بە پیشە سازی و بواری پەروەردەیی، بە بازرگانی، بە ڕووناکبیری، بە بواری زانستی. بەڵێ کورد دەتوانێت بە هەموو ئەمانە بگات و کارکردن لەسەر هەموو ئەوانە بەرزترین ئاستی سوودی دەبێت بۆ ڕاگەیاندنی سربەخۆیی و دوورکەوتنەوەی لەوەی ئەم دەوڵەتە چەندێک دژمنی دەبێت و هەروەهاش ڕێگەگرتن لە خراپبوونی زیاتری ئەو ڕەوشەی کە لە ئێستادا هەیە. ئەمە بە ڕوانینی تایبەتی خۆم. Is beneficial and perhaps without some of the drawbacks of hastily declaring an independence that creates enemies where there once were none or worsens conflicts that are already in place. In my opinion, of course. ئەوەندەی کە خۆت ئەزمونت هەیە ئەوەندەی کە خۆت چاودێری ئەم ڕەوشە دەکەی لە ئێستادا کورد ئامادەیە ببێتە خاوەنی دەوڵەتی خۆی؟ Well, states have to be built over time. وڵات پێویستە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا پێک بهێنرێت. پێشتر قسەمان لەسەر ئەوە کرد. ئایا عێراق دابش دەبێت و وەڵامەکەشم ئەوەیە ئەو پێکهێنانەی عێراق هەرگیز بە شێوەیەکی تەواو نەبووە. بۆیە پێویستە ئەو پرسیارە لە خۆم بکەم ئایا هێشتا دەوڵەتی کوردی دامەزراوە یان شتێکە پێویستە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا پێک بهێنرێت. دەزانیت ئەم پرسە ستانی تەکساسم دێنێتەوە بیر کە چۆنە؟ ئەگەر سەردانی تەکساس بکەیت و لە هەندێک خەڵک بپرسیت ئایا تەکساس ستانە یان کۆمارێکە؟ زۆر کەسەن ئەم ستانی تەکساس بە کۆمارێک دادنێن لە ناو ئەمریکادا. بڵێ ستانێکە لە ناو وڵاتی گرتوەکانی ئەمریکادا، بەڵام وەک وڵاتێکی سربەخۆ خۆی دەنوێنێت. خاوەنی کللتورێکی زۆر تایبەتە. بە هیچ شێوەیەک ناکرێت بەراوردی شوێنێکی ئەمریکا بە هیچ شوێنێک لە جیهاندا بکرێت، بەڵام دەکرێت سوود لەو ئەزمونەوە بگیرێت کە دەشێت هەرێمی کوردستان ببێتە شوێنێکی گەورە و دیاری عێراق و پێشەنگیش بێت بۆ عێراق و نیشانی تەواوی عێراقی بدات خۆ دروستکردنەوە چۆن دەبێت. لە ئێستادا دەتوانیت ئەم شتانە ببینیت. سەیری ڕۆڵی پێشمەرگە بکە لە شەڕی موسڵدا و ئەو قوربانیانی دەیدەن. ئایا ئەوانە لە پێناو سربەخۆیی کوردستاندایە؟ ئەوەی لی دڵنیام شەڕی ئەو دوژمنە دەکەن کە شیعەکان هەیەە و هەروەهاش بەشێکی زۆری عەرەبی سوننەش هەیەە لە هەوڵی لە ناوبردنی دوژمنێکدا کە دوژمنی هەموو عێراقە. Population has, and even most of the Sunni population has it. They are seeking to defeat an enemy that is the enemy of all of Iraq. What more noble thing is there? یەکێ لە پرسیارەکان هەمیشە کە دەکرێت خۆیەکێ لە باس و خواسەکان کە دەکرێت دەگوترێت پێویستە دۆسیی ڕاگەیاندنی سربەخۆیی کوردستان و جیابوونەوەی لە عێراق بە ڕێکەوتن بێ لەگەڵ بەغدایە. ئەگەر شتێکی وا ببێ پێ دوایە بەغدا ڕێک بکەوێت لەسەر ئەو دۆسەیە ئەکەوێتە ژێر کاریگەریەکانی وڵاتێکی وەکو ئێرانەوە بۆ نمونە. This is a very complex question again to be asking a United States citizen who doesn't live in Iraq. دیسانەوە ئەمەش پرسیارێکی ئالۆزە لە هاوڵاتیکی ئەمریکایی بکەیت کە لە عێراق ناژی. ئەم هەموو شتانە دەکەونە سەر بەرژەوەندەکان. هێشتا بە تەواوی دەوڵەتی عێراق پێک نەهێنراوە و هێشتا شکاری زۆر ماون بکرێن. پێویستە دەوڵەتی عێراق سوود ببینێت لە کوردستانێکی سربەخۆ. ئەمە وەها دەکات بیرۆکەی دەوڵەتی سربەخۆ بە زیندویی بمێنێتەوە.
بەڵێ پێویستە دانوستان لەگەڵ بەغدادا بکرێت سەبارەت بەوەی چ جۆرێکی سربەخۆییە ئایا بە دۆستانە لە بەغدا و لە خەڵکەکەی دراوسەی جا دەبێتەوە هەروەها وڵاتانی تری دەوروبەریشی دەزانی مەرج نییە ئەم جیابوونەوەیە لە ئێستادا بێت بەڵام مەرجە بە هەم ئاهەنگی بێت لەگەڵ هەموو لایەنەکاندا ئەجینا ئەوە دەبێتە مایی تەنگ و چەڵەمەی زۆر بۆ گەلی کورد لە کاتێکدا هەوڵەکان بۆ کەمکردنەوەی ئەو کێشانن لەسەر کورد هەن هەر بۆیە ئەرکەکە لە ئێستادا بنیاتنانەوەی دەوڵەتە و ئەوەی کە هەبووە بە کەم و کوڕیەکانی شێوە لەسەر وەختی سەددام حوسیندا وێران کرا بنیادنانەوەی دەوڵەتی عێراق ئەزمونێکی زۆر باش دەبێت بۆ کورد سەبارەت بە چۆنێتی پێکێنانی دەوڵەت. And I think that there are many levels of autonomy that can be achieved there. And to a large degree, independence is a state of mind, isn't it? And that's something to be thought of as well, I think, as well. تۆ وەکو هاوڵاتیەکی ئەمریکایی لەم دیمانەیەدا زۆر جار دەڵێ من وەکو هاوڵاتیەکی ئەمریکایی ئەم جاریان وەکو هاوڵاتیەکی ئەمریکایی پێت وایە بەڕێوەبەرایەتی نوێ لە کۆشکی سپی بتوانێت کۆنتترۆلی ئەم کێشانەی عێراق بکە. Well, that's asking an awful lot of the new Trump administration, in my opinion, right? نا من لەو بڕواایەدام پێویستە کێشەکانی عێراق لەلایەن گەلی عێراقەوە خۆی چارەسەر بکرێن. کێشەکانی کورد پێویستە لەلایەن گەلی کورد خۆیەوە چارەسەر بکرێن یانیش ئەوە تا چارەسەر ناکرێن. ئەوەی هیوادارم ئەوەیە بەڕێوەبەرایەتی نوێ هەنگاوی کردەی و ڕیالستی بنێت بەو ئاراستەیەدا. بەڕاستی لێتی ناشارمەوە. خۆم هەست بە دۆستایەتێکی قوڵ دەکەم لەگەڵ کورددا. مامۆساکانم یان کریستیان یانیش کورد بوون. خەڵکێکی زیرەکن و چەند زمانی قسە دەکەن. هێندە زیرەکن کە بتوانن بەشداریان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکاندا و کۆنتترۆلکردنی گرفتەکانیش. ینی ئەگەر وەها بکرێت ئەوە ینی تۆکمەکردنی هزی سربەخۆیی. ئەرکی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ بەڕێوەبردننی ئەمریکا و هەروەهاش سەنگی خستنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکایە لە جیهاندا بێگومان درێژە پێدانی ئەو دۆستایەتیەمان لەگەڵ کووردا شتێکی گەورە دەبێت بەڵام پێم وەها نییە بتوانیت ئەو کێشانە چارەسەر بکات چونکە کارێکی قورسە و سەختیشە کەسێک کە لە واشنتنی پایتەختەوە بە خەڵکی کوردستان بڵێت ئەمە یان ئەوە بکە. خەڵکی کوردستان خۆیان لەوێن لە شوێنی ڕووداوەکان و زۆر زیاتریش لەباری کوردستانەوە دەزانن وەک لەوانەی ئێرە لە واشنتنی پایتەختن. And the people who live in Kurdistan are right there. Who knows more about Kurdistan? They do. They do. سام بە دووەپرسیارم هەر سەبارەت بە عێراق بێ پێت وایە دەرفەتێک بۆ ئاشتەوایی گشتی مابێتەوە پاش ئەم هەموو قەیرانە دوور و درێژ و ئەم خوێن ڕشنی کە لەو وڵاتەدا ڕوویدا لە نێوان پێکاتەکانیدا. Yes, there is a chance for reconciliation, but as you know, the wounds are very, very deep. بەڵێ دەرفەت بۆ ئاشتەوایی هەیە بەڵام وەک دەزانیت برینەکان ئێجگار قوڵن زۆر قرس دەبێت کاریگەریەکانی ئەو هەموو توندوتیژی و شەڕی ناوخۆیە لە مەودایەکی کورددا چارەسەر بکرێن. ئەو شتانە هەروە بە ئاسانی ناڕەوێنەوە لەنەوەیەکەوە دەگوازرێتەوە بۆ نەوەیەکی تر. بڕوام وایە دەکرێت بنەمای متمانە لە نێوان پێکهاتەکانی گەلی عێراقدا دروست بکرێتەوە و ئەمەش لە بەرەنگاربوونەوە و ڕەتکردنەوەی توندوتیژیە ئاینزاییەکانەوە دەست پێ دەکات. ئەوەی کە هیوای بۆ دەخوازم ئەوەیە عەرەبە سوننەکانیش شوێن و پێگەی دروستی خۆیان هەبێت لە حکومەتی وڵاتەکەدا و جیهادیزم ڕەت بکەنەوە و لە ئایندەشدا خۆیان لەو جۆرە بیرۆکانە بپارێزن چونکە بەڕاستی ئەو بیرۆکانە بیرۆکەی زۆر مەترسیدار و ترسناکن بۆ دانیشتوانی عەرەبی سوننە و سەرچاوەی کارەساتی تر دەبێت بۆیان. ئەگەر سەیری قوربانیدانەکانی گەلانی عێراق بکەین جا ئایا شیعە بێت یان کورد یان سوننە یان ئێزیدیەکان سوننەکانیش قوربانیەکی زۆریان داوە. من بۆ خۆم ئازایەتێکی زۆرم لێبینیون لە کاتی بەرەنگاربوونەوەی جیهادیە سەلەفیەکاندا. گەیشتن بە ئاشتەوایی لە عێراقدا لەوانەیە دەیان ساڵی بوێت. شتێک نییە بە یەک ساڵ بکرێت و بگوتێت ئیتر تەواو. بەڵام دەکرێت ئاشتەوایی لەڕێی هەوڵێکی بێوچان و چڕ و پڕەوە دەکرێت کە گەورە و بچووکی عێراقیەکان تێیدا بەشدار بن. ئەگەر چی قورسە بەڵام دەکرێت. A concerted effort from the top to the bottom of Iraqi society and everybody has to agree to do that. It's going to be difficult.
هەرچەنە وتم دوا پرسیارمە بەڵام کە ئاماژە بەوە دەکەی دەڵی سونیەکانیش قوربانیەکی زۆریان داوە پێدوانی ئەمە کێشەیەکی گەورە بێ بۆ سونەکان لە کاتێکە ینی چەند کەسایەتێکی سونە هەریەکە خۆی بە ڕێبەری سونەکان دەزانیانی بەمانایکە سونەکانی عێراق نەیانتوانیوە ببنە خاوەنی سەرکردایەتێکی هاوبەش. A very complicated scenario that you've brought up there, and one that I don't know if I can entirely address, but سیناریویەکی زۆر ئاڵۆزت باس کرد. نازانم ئایا دەتوانم وەڵامی تەواوەتیت بدەمەوە یاننا. بەڵام لە بیرمان نەچێت کێشەی عەشرەتەکان هەن، کێشەی کاریگەریەکانی جیهادیەکان هەن، دۆسیەی حکومەتی نێوەندی هەیە لە بەشداری پێکردنی عەرەبی سونەدا کە لە هەندێک باردا دوو دڵیەک لە حکومەتەوە بینراوە. ئەمانە هیچیان چارەسەرێکی کورتخایانیان بۆ نییە، بەڵام دەکرێت کامیان لە هەمویان نزیکترە لێتەوە هەنگاوی دروستی بۆ بنیت و پێشم وایە لە ئێستادا نزیکترین نیشانە تا بیپێکین لە ناوبردننی داعشە. ئەو جادانانی پلانێکی تۆکمەیە بۆ هێنانە ئارایی ئاشتی. ئەگەر ئەو پلانی ئاشتیە جێبەجێ کرا و ئاشتی لە عێراقدا جێگیر بوو ئەوە دەشێت شێوازێکی نوێی سیڤیلیانە بێتە ئاراوە. ئەوەش ساتەوەختێکی مەزن دەبێت بۆ عێراقیەکان بە تایبەتیش ئەگەر دەسەڵاتێکی بەهێزی دادوەری لەگەڵدا بوو کە گومان لەسەر هەبوونی سەروەری یاسا نەهێڵێتەوە ئەوە ئیتر عێراق دەچێتە قۆناغێکی تری سیڤیلیەوە کە ئیتر ئەو کێشانەی هەن وردە نامێنن بەڵام وەک گوتم ئێستا نیشانە هەرە نزیکەکە داعشە کە دەبێت بپێکرێت و لە ناو ببرێت. But that 5-meter target is the important one. Defeat Daesh. سام زۆر سپاس دەکەم. Thank you so زۆر much. سپاس. زۆر سپاس.